سەرنجتان بۆ چەند هەواڵەیەک ڕاکێشم لەبارەی ئەو کەسانەی بەدەبا بنزین و گاز لە سەی سادق ئەفرۆشن کێشەیان بۆ دروست بووە. هەروەها باسی کێشەیەکیشتان بۆ ئەەکەم کە لە دوورگەی نەورەسەکان لە دەریاچەی دوکان ئەویش کێشەیان بۆ دروست بووە. سڵاوتان لێبێت. بنزین فرۆشی سەرجادەکانی سەی سادق و شارە زۆر ناڕازین و ئەڵێن بنزین و گازەکەی ئێمە هیچی کەمتر نیە لا حکوومیەکە بۆ نەیاڵن کاسبی خۆمان بکەین. زیاتر لە هەفتەیەکە و کەسانەی بەدەبا گاز و بنزین ئەفرۆشن لە سەرجادەکان لابراون. ئەمڕۆ بەشێک لە کاسبکاران لە بەردەم قایمەتی سەی سادق گرت بوونەوە. عومەر حاجی عەلی وەکو نوێنەری ئەو بنزین فرۆشانە بە 964 ورد لە مێژە و کارە ئەکەین و کار ئاسانی باشمان کردووە بە تایبەتیش بۆ براز و تیارەکان بە قەرز ئەیان دەینێ کوالەتی بنزین و گازیشمان ئەگەر لەهی بنزینخانەکانی تر باشتر نەبێت بێگومان خراپتر نییە. بنزین فرۆشەکان ئەڵێن ئەگەرچی هەموو ڕێکارەکانی پاراستنی ژینگە و تەندروستیان ڕەچاو کردووە بەڵام بە پاساوی نەبوونی مۆڵەت ڕێگەیان پێنادرێت ئیشی خۆیان بکەن. بەهۆی زیادبوونی ئاستی ئاوی دەریاچەی دوکان دوورگەی نەورەسەکان نزیکە لە نوخمبوون و خەریکە و باڵندە نازدارانە تووشی کارە سات ئەبن. جوتیار سابیر هاوڵاتیەکە ڤیددیۆکی تایبەتی بۆ 964 نردووە تایدا دەرئەکەوێ ئاو گەیشتۆتە ناو هێلانەی نەورەسەکان بەشێک لە هێلکە و هێلانەکانیان لەناوچوون. ئەو گەشتیارانەی چوونەتە شوێنەکە وەک نیازپاچی هێلانەکانیان گواستۆتەوە بەڵام ئەوە چارەی دەردی نەورەسەکان ناکات و ئەگەر لایانی پەیوەنددار زووفریان نەکەوێ بە توانەوەی بەفر و زیادبوونی ئاوی دوکان نوقمی ئاو دەبن و ژیانیان بە یەکجاری ئەفەوتێ. ئەو تۆز و خۆڵەی چەند ڕۆژێکە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە سبەینێش هەر ئەمێنێ بەڵام هەواڵە خۆشەکە ئەوەیە جەوەکە فێنکتر ئەبێت و لە هەندێک شوێن چاوەڕێی لێزمە باران و هەورا بروس کەش بکەن. وەکو کەشناسی هەرێمی کوردستان پێشبینی کردووە سبەی ئاسمان ساماڵ و پەڵە هەور ئەبێت بەڵام تۆزێکی سووک بە ئاسمانەوە دەبینرێت. لە دوای نیوەڕەوە لە ناوچە شاخاویەکان بە تایبەتیش ناوچە شاخاویە سنووریەکان تاوە باران ئەبێت و هەندێک جار هەورە بروسکەشی لەگەڵ ئابێت. ئەو کات پلەی گەرما سێ پلەی دیکە نزم ئەبێتەوە بەرزترین پلە لە گەرمیان تۆمار ئەکرێت کە دەگاتە 33 پلەی سیلیسی. ئارام سەرداری هونەرمەندی گەنج کلیپێکی تازە بە بەشداری دایک و باوشی بڵاو ئەکاتەوە. عرفانی وەستا محەممەدیش بە سمێڵ و ستایلێکی جیاوازەوە ڕۆڵی چایەچی ئەجێڕێت لە کلیپەکەدا. لە گەرمەی کاری وێنەگرتنی کلیپەکە پەیامنێری 964 چۆتەلایەن ئارام سەردار ئەڵێت کلیپەکە ستایلی ساڵی هەفتاکانی ئەمریکایە گۆرانیەکە گۆرانیەکی شادە و نزیکە لە شێوازی بەندەری ئێرانیەوە میلۆدی گۆرانیەکەش هی خۆمە. عرفانی وەستا محەممەد کە سمێڵێکی گەورەی داناوە و ڕەنگی چاوەکانی کردووە بەشین لە قسە خۆشەکانی ناکەوێ و ئەڵێت دەوری چایەتی ئەجەرم و ئەو سمێڵەشم بۆیە داناوە موشتەری لێم بترسێ و پارەم بدەنێ. ڕووفاتی سێ سەرباز لە چیای کۆدۆ دۆزرایەوە. بێگومان ڕووفاتەکان بۆ شەڕی هەشت ساڵەی نێوان عێراق و ئێران دەگەڕێنەوە. سەرنجتان بۆ ئەو هەواڵە ڕائەکێشم کە ئەمڕۆ ڕوویداوە. بناری چیای کۆدۆ ئەکەوێت تا سنووری ناحیەی حاجیۆمەران لە سنووری ئیدارەی سۆران هەواڵمان بەوە پێگەیشت کە سێ ڕووفات دۆزراونەتەوە. وەک هەمومان ئەزانین شەڕی هەشت ساڵی نێوان عێراق و ئێران بەشێکی لە سنوورەکانی هەرێمی کوردستان ڕوویانداوە. بناری چیای کۆدۆ یەکێک بەلەو شوێنانەی کە بەشێکی زۆری شەڕەکەی لێکراوە لە نێوان هەردوو سوپادا. زۆر جاران ئەوەمان بیستووە کە ڕووفات یاخود مین و تەقەمەنی یاخود تەنی نامۆ لەو شوێنانەی کە شەڕی هەشت ساڵی لێبەڕەوە چوون ئەدۆزرێنەوە. ئەمەیان دوایین هەواڵە کە لە بناری چیای کۆدۆ ڕووفاتی سێ کەس دۆزراوەتەوە بە چ ڕازاندراوە کە ئەوانە سەربازی عێراقین بەوەی کە ملوانکەیەکیان لە ملبووە ناوی خۆیان و لەگەڵ جۆری خوێنەکەیان نووسراوە. ئەمە دیمەنی ملوانکەکانە دوودانەیان بەڵام خۆی سێ کەس ڕووفاتەکانیان دۆزراوەتەوە. بەڕێوەبەری ناحیەی حاجیۆمەران ئەڵێ پەیوەندیمان بە وەزارەتی شەهیدان کردووە بۆ ئەوەی بێن بە دوواداچوون لەسەر بابەتی ئەو ڕووفاتانە بکەن. ئەوانیش پەیوەندیان بە دەستگای شەهیدانی عێراقی کردووە بۆ ئەوەی بابەتی گواستنەوەی ڕووفاتەکان ئەنجام بدەن. پێ ئەچێ ئەو ڕووفاتانە بەپێی ئەو ناوانەی کە لەسەر
ملوانکەکانیان نووسراوە پێ ئەچێ سەربازی عەرەب بوو. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ ئێوە.